لەبێت سۆڤانم لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ئەزموونی کوردستان لەگەڵتانم. هیوادارم کە ئەمڕۆ لەگەڵم بمێننەوە بینەری ئەم ئەڵلقەیەمان بن. ئەم ئەڵلقەیە زۆر تایبەتە، جیاوازە. دەزانن بۆ یەکەم میوانەکانم خەڵکی دیالن، چونکە دەزانن کە میوانم هەبووە لە بەغدا، لە کەرکووک، لە مووسڵ. ئەم جارە جگەرەوەی کە میوانەکانم خەڵکی دیالن، با باسی ئەوەش بکەم کە لەناو میوانەکانم کەسانێکی تایە خەڵکی عێراقن، بەڵام ماوەی چەندین ساڵە لە دەرەوەی وڵات ئەژین. ئێستا گەڕاونەتەوە، دەمەوێت لە ئەزموونی کوردستان لە دوای ئەو هەموو ساڵەکەوان ڕۆشنی سامێ بزانم چۆن کوردستان دەبینن، لەبەر چاوی ئەوان ئایا چ گۆڕانکاریەک چ جیاوازیەک هەیە. ئەزموونی کوردستانیان پێنیشان ئەدەم. ئێوەش لەگەڵم بن با قسەی میوانەکانم ببیستن و خۆشیان ببینن، بزانن لە چاوی ئەوانەوە کوردستان چۆن دەبینێت. لەگەڵم دەگەینە شوێنێکی گەشتیاری هەوارگەیەک. ئێمە هەڵێەوە دەین کە میوانەکانمان لەو شوێنە گەشتیاریانە دابەزن لە پاسەکەیان و خەریکی وێنەگرتنە بن. یەک دوو دانە لە گەشتیارەکانمان لێران، لەوانەوە دەست پێکەم و قسان لەگەڵەکەم. یان مەرحەبان بکم. سڵاتان لەبێت. ئێوە چۆنن؟ تەندروستیتان چۆنە؟ کەشوهەواکە چۆن دەبینن؟ زۆر خۆشە، سپاس بۆ خوددا. خۆشە، سپاس بۆ خوددا. دواتر گەشتەکەمان بەردەوام دەبێت. ئەمە سەرەتای گەشتەکەمان. حەزەکەم لەوێەوە دەست پێ بکەم کە بزانم دیدگای ئێوە لەبارەی کوردستان چۆنە. تۆ وەکو گەشتیارێک کە هاتوویتە ئێرە، پێم بڵێ چۆن نەڕوانی تا ئەزموونی کوردستان؟ تۆ لەو ڕێگایی کە پەیدا هاتی لەو ناوچە گەشتیارەکان کە بینیت، مامەڵەی خەڵکی ئێرە چۆن بوو؟ چۆنت بینی؟ تێبینی چیت کرد؟ لە ڕاستیدا ئەوەدانکردنەوە و بنیادنانەوە لای ئێوە زۆر جوان و نایابە. دووەم شت ماشەڵڵا دەبینین کاری نوێ کراوە و پێشکەوتن لە کوردستان هەیە. ئەمەش ڕنگدانەوەیکی جوانی لە دیدگای گەشتیاراندا دەبێت کاتێک دێنە ناو هەرێمی کوردستان. وەک دەزانن ئێمە لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی وڵاتیش بنیادنانەوە و ئاودانکردنەوەمان هەیە، بەڵام ئاودانکردنەوە لێرە بە دیاریکراویش لە ڕێگاوبان چەند دامەزراوەیەک شتی زۆر پێشکەوتو و جوانە. من لە گروپەکەەوە بیستم کە تۆ ڕابەری گەشتیاریت، خەڵکانێک دەهێنیتە ئێرە، کەواتە تۆ زۆر گەشت دەکەیت و دەگەڕیت. کەشوهای کوردستان وای لێ کردی کە بەم شێوەیە تامەزروێم کارەبی؟ هەر لەبەر ئەوەیە وەک دەڵێن ئێمەش هەر لە بەر ئەمە دین ئێرە. سپاس بۆ خوددا دەبینین خێزانەکان لەگەڵمان دێن، لە گەڕانیش لەگەڵمان لە هەرێمی کوردستان لەگەڵمان بەردەوام دەبن. ئەوان دەبینین ماشەڵڵا کەشوهەوای سروشتیێرە دەڕفێنە، دەبینن پێشکەوتن زۆر خۆشە. بەر لەوەی بێمەلاتان لە دوورەوە ئێوەم بینی بە سیرکردنی شتەکانی فرۆشیاران لێرە سەرقاڵ بوون. حەزەکەم لە ئێوە بزانم مامەڵەی فرۆشیارانی ئێرە لەگەڵ خەڵک چۆنە؟ مامەڵەیان زۆر نایابە، زۆر نایابە. بۆ مەبەستە بێگومان هەڵبەتە جیاوازی لە نێوان کورد و عەرەبدا نییە. دواتری ژێمەوا دەبینین مامەڵە ڕەفتار شێواز و گفتوگویان زۆر زۆر نایابە. كلش ممتاز. سلام علیکم. سڵاتان لەبێت. لە ڕێگاش داماندوو نەبوون؟ الحمدلله على ما جماعة يلمون ويسعدون. تا جەماعەت بۆ لای شەلالەکە سەرکەوتن، ئێوە تۆزێک لێرە پشوتاندا، دواتر گەشتەکەمان بە یەکەوە دەست پێکەین. باوان تەواو بن؟ دەمەوێت ئەزموونی تۆ لەو گەشتەدا بزان. ئەمە یەکەم جار نییە سەردانی کوردستان بکەین. کوردستانمان خۆشەوێت، خۆشە و کەشوهەواکەی زۆر خۆشە. کەشێکە گۆڕین و لە فشارەکانی ژیان هەندێک دوور دەکەوینەوە و کەشوهەواکەی زۆر خۆش و ساردە. بالذات ئەری داحچی بالجو. بە دیاریکراوی ئەمەوێ قسە لەسەر کەشوهەوا بکەین. بێگومان ئێمە هەندێک شوێنمان لە کوردستان بۆ گەشتیاری زستانە هەیە. ئێوەش بۆ ئەوەی کە گەشتی زستانە بکەن هاتوون.
ئێوە چاسانکاریەکتان بینی لە ڕێگاوبان و شوێنە گەشتارەکە؟ ئێمە هەستمان بە هیچ فشارێک نەکرد و هەستمان بە هیچ سەختیەک نەدەکرد بە پێچەوانەوە هەموو شتێک ئاسان و خۆش بوو هەمووی ڕێک و پێک بوو هەروەها کارەکە لە پوریەکان زۆر جوانن. کەمێک باسی کارە کولتوری و کەلەپوریەکانم بۆ بکە تۆ دەزانی دێمە چەندین شوێنەوار و شوێنی کولتوریشمان هەیە. لە ناوچەکەی ئێمەش زۆربەی دانیشتوانی کوردن تا ڕادێک لە کوردی تێدەگەم زۆر حەز بە جلوبەرگی کوردیەکەم جانتای چنرا و کارەدەستیەکانی کوردی زۆر جوانن. هیچ کاتێک جلوبەرگی کوردیت پۆشیوە؟ بێگومان لەبەرم کردوون لە خانەقین بۆ نەورۆز لەبەری دەکەین. ڕاستە لە دیالە باخ و بستانێکی زۆر و شوێنی خۆش هەیە. دەمێت بزانم چۆن بەراوردی گرنگی پێدان و ئەزمموی کوردستان لە ناوچە گەشتیارەکان لەگەڵ ناوچەکانی دیکە دەکەیت. هیچ گرنگی پێدانێک لە ناوچەکەمان بە شوێنە گەشتیاریەکان نییە چەندین شوێنی خۆش و جوان هەن بەڵام هیچ گرنگیان پێنادرێت ئێرە هەرچەندە شوێنێکی سادە و ئاسایش بێت بەڵام شوێن پەنجەی جوان گرنگی پێدان و پاک و خاوێنێکی زۆری پێوە دیارە هەرچەندەش هەموو شتێک لێرە سروشتیە و هیچ شتێکی دەستکردیان لێ نییە بەڵام لەبەرەوەی گرنگی بەڕێکوپێکی و ڕێخستن و سەرنجڕاکێشی ئەدرێ بووەتە شتێکی جوان واتە شوێن پەنجەی هوەریان پێوە دیارە ئەمە ژوای کردووە سروشتەکەم تام و چێژی تایبەتین پێبات. ئێمە لەوێ ئەومان نییە واتە نازانم بۆچی هەر بۆیە هەمیشە ڕادەکەین بۆ کوردستان. زۆر بەخێر بێن بەڕای تۆ چۆن دەتوانرێت ئەو ئەزممونە بگوازرێتەوە بۆ شوێنەکانی دیکە؟ لە ڕاستیدا پێویستە مرۆڤ سوود وەربگرێت بۆ نمونە ئەوانەی سەردانی ئێراکەن زۆربیان قوتابین و لە ئایندە لە کاتی گەشتیاری کارەکەن و دەبرا ئەندازیار پێویستە ئەو قوتابیانەی دێنە ئێرە ئەو شوێنانە ببینن و ئەو ئەزممونە بە شێوەیەکی کردداری وەربگێڕنە ناوچەکانی خۆیان. ڕاستە سوپاس دەکەم ئێوە زیاتر ماندوو ناکەم دەمەوێت ئێوەش پشوو بدەن. زۆر بەخێر بێت پەنا بۆ خوددا دواتر دەچینە گەشتەکەمان و شوێنی دیکەش دەبینن. ئەسما حەز دەکەم بۆم باسی ئەو ئەزممونەی ئێرە بکەیت کە لە بوارەکانی ڕۆشنبیری و هوەری بواری لاوان کوردستان چۆن دەبینی؟ لە ڕاستیدا ئێستا پۆلی شەشی ئامادەیم تەواو کردووە و لە کۆلێژی ئەندازیاری وەرگیراوم هاتووم لێرە کەشێک بگۆڕم ئەوەی من لە کوردستان بینیم لێرە هاوین و زستان بۆ هەموو وەرزەکان شوێنی گەشتیاری هەن بۆ هاوین هاوینە هەوار هەن بۆ زستانیش هەمان شوێن بەڕووی گەشتیاراندا کراون سروشتی ڕۆشنبیری لێرە زۆر جوانە پارێزگاری لە ڕۆشنبیریەکەیان لە بواری شوێنەوار و کولتور و کەلەپوری خۆیان دەکەن و پێشوازیەکی جوان دەکەن لە خەڵکی تریش خەڵکێکی باش و بەڕێزیان هەیە هەست دەکەین لە ناو کەسوکاری خۆمانی ئەی لە بواری گەنجان چۆن دەیبینیت؟ بێگومان تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان هاوڕێت لە کوردستان هەیە لە گروپەکانیان بەشداریت ئەوان چۆن باسی ئەزمموی ئێرەت بۆ ئەکەن لە ڕووی مامەڵەی گەنجان لە ڕووی هوەری و ڕۆشنبیریەوە ومن الناحية الفنية أكثر شيء والثقافية أكيد الثقافة اللي هناك بێگومان کولتور و ڕۆشنبیری ئێرە لە هی ئێمە جیاوازە ئێمە سوود لەوان دەبینین و ئەوانیش سوود لە ئێمە وەردەگرن واتە ئاڵوگۆڕی ڕۆشنبیری لە نێوانمان ڕوودەدات زۆر باشن و بۆ زۆر کات دەمانخەنە ناو گروپەکانیان ئێمەش بۆ ئەوان بە هەمان شێوە زۆر حەز دەکەم بەلامەوە گرنگە گەنجێکی وەکو تۆ باسی ئەو ئەزممونەی کوردستانم بۆ بکات بەڕای تۆ چۆن دەتوانین ئەو ئەزممونە بگوازینەوە بۆ شوێنەکانی دیکە لە ڕاستیدا ئەوە ئەرکی ئێمەی گەنجانە ئەو کارە بکەین واتە پێویستە کاتێک سەردانی ئێرە دەکەین ئەو شتانەی لێرە هەن و لای ئێمە بوونیان نییە وەریان بگرین نەک بە چاولێکەری بەڵکو پێویستە پێشکەوتنی تێدا بکەین و کاری لەسەر بکەین لە بەرامبەریشدا ئەو شتانەی لای ئێمە هەن و لێرە نین پێویستە ئاڵوگۆڕ و پێشکەوتنیان تێدا بکرێت کە ئەوانیش دەتوانن هەندێک شت لە ئێمە وەربگرن وەکو سوودێک بەم شێوەیە هەردوو لامان باشتر دەبین چاوە سپاس دەکەم دەمەوێت ئەمەش بڵێم کە پێویستە ئەو کارە بەکردار لەلایەن گەنجانەوە بکرێت نەکتەن هاگوتن بێت بەڵکو بەکردار دەیپێکێت وایە وإنما بالعمل تخطون إلها صحيح؟ تمام أشكرك
پەنا بۆ خوددا گەشتەکەمان لەگەڵ ئێمە بۆ تۆ چێژبەخشە بێت. سلامي ما تقصرون. با بەمە لای ئێوە دەبینم ئێوەش لەگەڵ گروپەکە هاتوون ئێوە پشوتان وەرگرت بوو بەڵام وتم با بچمەلایەن و کەمە قسەیان لەگەڵا بکەم. دەمێت بزانم دیدگای تۆ لەگەڵ ئەو گەشتەی ئێمە چۆنە؟ بەڕاستی گەشتێکی زۆر خۆشە بە تایبەت هەولێر شتی زۆر جوان و خۆشی لێە. من نزیکەی من سەردانی هەموو پارێزگاکانی عراقم کردووە لە مووسڵ تا دەگاتە فاو. هیچ شوێنێک ژێرخانەکەی وەکی هەولێر نییە. بۆ نمونێمە لە بەغدا بەهێزترین شت کە هەمانە ناگاتە ئەوەی لێرە دەیبینین. واتە شتەکان سادە و ساکارن بەڵام سەرنجڕاکێشن لە ڕووی ژێرخانەوە لە ڕووی ڕێکوپێکی و سیستم و خاوێنی شوێنەکان. مەبەستم ئەوەیە سەرنجی تۆی ڕاکێشاوە چییە لێرە؟ ئاسایی شوێنە گەشتیاریەکان. ئەی ئەو ڕێگەوبانەی کە تۆ باسی دەکەیت چونکە زۆربەی پیاوان ئۆتۆمبیلیان هەیە و شۆفێرن هەمیشە لە ڕێگە بێزار دەبن بۆیە حەز دەکەن ڕێگەکان ئاسان و خۆش بن. ڕێگەوبانەکانی کوردستانت چۆن بینی؟ ڕێگاکە لەلای عوزێن بەولاوە بێزارکەرە لەم دی و باشە بەڵێ. تۆ و گەشتێرە کاتێک هاتی و ڕێگەوبانەکانی کوردستانت بینی سەرنجی تۆیان ڕاکێشا؟ بەڵێ ڕاستە سەبارەت بە کوردستان ئێمە وا دەبینین هەر کەسێک بێوێت کەشێک بگۆڕێت و دەرونی بحەسێتەوە با سەردانی ئێرە بکات. ئێمە هیوادارین ئەو شتە سادە و ساکارانی ئێرە بۆ نمونە و شوێنە گەشتیارانی دیکە کە دوێنێ سەردانمان کردن لە بەغدا و پارێزگاکانی دیکە و باشووری شەبن هەروەها لە ناوچەکانی فوراتی ناوەڕاست کە هیچ شتێکی لەم شێوەی لێ نییە. تەواو زۆر باشە. ئێستا ئێمە لەناو سروشتین سروشتی کوردستان تێبینی هیچ شتێک لێرە دەکەی کە گزارش لە ژینگەیەکی پارێزراو بکات؟ بەڵێ هەیە خەڵکانێک هەن و سوپاسی ئەوان دەکەن کە کار بۆ ئەو مەبەستە دەکەن. بەڵێ ئەو خەڵکە جێگەی سوپاسگوزاریە چونکە ئەمە کللتوری هەولێر وەک خۆی و هەر بۆ خۆشی دەیەڵێتەوە. لە ڕاستیدا درێخیتان نەکردووە. بازگەکان بێزارکەر نین هیچ کەسێک لەسەر هیچ ڕێگە و شەقامێک قسەیەک ناکات کە بێزارمان بکەن. هیچی لەو شێوەیەمان نەبین. واتە لەو کاتەی دێنە ئێرە ئاسوودە دەبن و دەحەسێنەوە. مامەڵەی خەڵکیش لەگەڵ ئێوە باشە چونکە چەند لیژنەیەکی گەشتیاری هەن بەردەوام چاودێری بازار و فرۆشتن لە شوێنە گەشتیارەکان دەکەن. بەڵێ ئەمە شتێکی زۆر جوانە. ئێمە شتی وامان نییە لە ڕاستیدا شتی زۆر جوان لێرە هەیە. بەبوونی سیستم لێرە دەستی ئێوە خۆش بێت و پەنا بەخدا زیاتریش دەبێت. بابچین چایەکی سەر ڕەژوود بدەمێ. دڵنیان پێشتر چای سەر ڕەژوود نەخواردوتەوە وایە؟ نەوەڵانم خواردو و زۆریش حەزەکەم چای سەر ڕەژووی ئێوە بخۆمەوە. جا باوەتان بۆ بڵێم با ڕووکەمە کامیار لە کامێرەکەی کامیارەوە قسە بکەم. ئەنتی تفەضەلی ئەحنا ئەم میوانەمان کە لەگەڵمانایە 20 ساڵە لە هۆڵەندا ئەژی و لەناو گرووبەکەمانە وتم با بیهێنم چایەکی خەڵوزی بەیەکەوە بخۆی. بێگومان ئەم قسەی زۆری لەلایە کەمە لەو پشکە قسەمان کرد بەیەکەوە باسی زۆر شتی بۆ کردم با بچم بۆ لای خۆی. بەر لە 20 ساڵ تۆ لە عێراق بوویت. ئەمە یەکەم جارە تۆ سەردانی کوردستانەکەی. زۆر حەزەکەم بزانم بۆچی تۆ لە هۆڵەنداوە بیرت لەوە کردەوە کە بیت تەنها سەردانی کوردستان بکەیت. لە ڕاستیدا لەبەرەوە بوو کە زۆر کار و شتی باشم لەباری کوردستانەوە بیستووە. لەلایەکی دیکەشەوە لە دەرزەمانەوە لە ساڵانی هەشتاکانەوە بۆ گەشتکردن سەردانی کوردستانمانە کرد و زۆرم پێخۆش بوو. تەنانەت زۆربەی جار حەزمە کرد لێرە بمێنمەوە و نەگەڕێمەوە ئەویش بەهۆی جوانیەکەی ژینگەکەی خەڵکە باشەکەی بوو. ئەو کات سەردانی شەقلاوە سەرسەنگ و هاوینە هاوارەکانی دیکە مەکرد. بەڵام هاوڕەکانم کە زۆربیان خەڵکی هەولێرن و لە هۆڵەندا دەژین پێیان گوتم کە هەولێر بووەتە شوێنێکی زۆر پێشکەوتوو. کەواتە هەولێرت پێخۆشە دەبا چایەکەمان بخۆینەوە. أطلب الشاي وبعدين أرجع دو شاي بس كم تحبين الشكر به هواية لو؟ قليل. دو هاد دو شاي كم بيشكر بيت؟ سفري بيت كم يكشكريت يا بي أوي أميان. زين أنت بالثمانينات. باش تۆ لە ساڵانی هەشتاکانەوە هاتبوویتە ئێرە. أريد من
دوایین جار دەمەوێت لە دیدگای تۆ بزانم چیت بینی هیچ پێشکەوتن و گۆڕانکاریەک لە کوردستان کراوە؟ زۆر شت واتە پێوانە ناکرێت لە ڕاستیدا هیچ پێوەرێک بووی نییە. خۆشترین شت کە حەزم پێیان کرد ڕێگەوبانەکانی بوون کە هیچ قەرەباڵغیەک و جەنجاڵێکی لێ نییە واتە بەڕاشکاوانە ئەمە یەکەم جارە. ئێمە لە هۆڵندا ئەو شتانە بەنایاب دەزانین واتە لە ڕێگەکان فلاش لێدان و ڕەفتاری نابەجێ لای ئێوە قەدەغەیە. من ئەوەم بە شتێکی زۆر پێشکەوت و زانی چونکە من سەردانی زۆر وڵاتانی عەرەبیم کردووە هەموو شەقامەکانیان جەنجاڵی هەیە خەڵک لە ڕێگە ئاسوودە نییە بەڵام لە هەولێر ماشەڵڵا وانە. ڕەنا کاتێک ئێمە لەو لاوە بووین تۆ گوتت دەمەوێت لێرە نیشتەجێ بم کاتێک تۆ کوردستانت بینی ئەو بیرۆکەیت بۆ هات چی وای لێ کردی بیر لەوە بکەیتەوە لێرە نیشتەجێ بی؟ هەست دەکەم ئێرە زۆر ئارام و سەقامگیرە تەنانەت کە من لە ڕێکخراوێکی بیانی کارەکەم حەزەکەم ژیانی خۆم لە هۆڵنداوە بگوێزمەوە بۆ هەولێر. چایەکەمان ئامادە بوو ئێستا دەگەڕێمە وڵات. ڕەنا لە ڕووی ڕۆشنبیری کەش و هەوا هونەر چۆن دەڕوانیتە کوردستان؟ دڵنیام هاوڕێی کوردەکان لەبارەی ئەو شتانەی بینی وتن پرسیارت لێ دەکەن چیان پێڵێ؟ أكيد أنت هناك صديقاتك كرديات راح يقولوا لك على أشياء وتشوفين. أي بس الفن قصدك يعني الميديا الإعلام؟ میدیا هونەر بەگشتی؟ ماشەڵڵا بەرنامەکانی ئێوە بەڕەهەند و ڕۆشنبیریەکانی زۆر دەوڵەمەندن بە تایبەت لە بواری ئافرەتان و سیاست وەتا ماشەڵڵاتان لێبێت. بەڵێ لە ئاستێکی پێوانەییدان ماشەڵڵا گەیشتونەتە قۆناغێکی زۆر بەهێز. تەواو تۆ قسەت لەسەر ئافرەت کرد بە گوێرەی ئەوەی تۆ لە کوردستان دەیبینیت نازانم ماوەی چەندێکە هاتووی. ماوەی هەفتەیەکە. ماوەی هەفتەیەکە. سپاس بۆ خوددا لەناو ئەو گروپەدا چاومان بە تۆ کەوت و قسەمان لەگەڵ کردی. تسلمين فرصة سعيدة طبعا إن شاء الله. سەلامت بیت دەرفەتێکی خۆشە ئینشاڵڵا دەمەوێت باسی ئافرەتی کوردم بۆ بکەیت تۆ ئافرەتی کورد چۆن دەبینیت؟ تۆ چ دیدگایەکت بۆ ئافرەتی کورد هەیە؟ كلهم يحبون التطور ويحبون الاعتناء بنفسهم يعني ما شاء الله هەمویان حەزیان لە پێشکەوتن و گرنگیدانە بەخۆیان وەتا ماشەڵڵا زۆرترین ئارایشگا و شوێنەکانی جوانکاریم لەم شارە بینیوە لە ڕاستیدا لە هۆڵندا خۆشترە ماشەڵڵا زۆر شتی خۆش هەیە ئەمە لەلایەک بەڵام لە ڕووی ڕۆشنبیری و شتەکانی دیکە هێشتا زووە شارەزابم بەڵام دڵنیام لەو ڕۆژەوە باشە بێت چونکە شارەزابوون لەو بارەوە قۆناغ بە قۆناغ دەبێت ئەو گوێبیستی زۆر بەرنامە بووم خانمانی کورد لە دیمانەکاندا بە شێوازێکی زۆر جوان و نایاب قساکەن و پێیانەوە دیارە کە تێگەیشتون خوێندنەوەیان بۆ شتەکان هەیە لە ڕاستیدا بەرامبەر بە ئێوە هەستمان بۆ کردووە يعني فشي نحسب لكم بصراحة. تمام. ڕەنا لە ڕووی ئاوەدانکردنەوە و بنیاتنانەوە هەولێر چۆن ئەبینی؟ چونکە تۆ زۆر باسی ئەوەت بۆ کردم گوتت من تووشی شۆک بووم. صراحة شفت المجمعات السكنية اللي أنا ناوية آخذ بها شقة يعني من الشقق. من پرۆژەکانی نیشتەجێبوونم بینی چونکە نیازم هەیە شوقەیەک بۆ خۆم بکڕم. ماشەڵڵای لێبێت هەر کۆمەڵگایەک لەوەی دیکەیان خۆشترە واتە شتێکی زۆر خۆشە هەمویان لە ستانداردی ئەوروپی و ڕۆژئاوایی دروستکراون و لەگەڵ ژینگەی کوردستانیش گونجاون. تۆ ئەم هەفتەیە کە هاتووی دڵنیام هیچ کارێکت لە فەرمانگەکان نییە کە سەردانیان بکەیت. من دەمویست سەردانی فەرمانگەکان بکەیت و بزانم دیدگای تۆ لەو شوێنانە چۆنە بێت. کاتێک هاتینە سنوورەکانی سلێمانی و هەولێر خاڵەکانی پشکنین و فەرمانگەی نشینگەمان بینی ماشەڵڵایان لێبێت زۆر نەرمونیان بوون بە پێچەوانەوە کاراسانیان بۆ کردین هەر کە زانیان من لە دەرەوە هاتووم زیاتر ئاسانکاریان بۆ کردم بەڕاستی زۆرم خۆشەویستن و بۆ مامەڵەی ئەوان زۆریش ئاسوودە بووم من زۆر خۆشحاڵم کە تۆ لێرە ئاسوودەی چایەکەت بخۆرەوە زۆر سپاسی و دیدارەشتەکەم پەنا بەخوا دەچین دەستەکەی بەگەشتەکەمان و ئینشاڵڵا کاتێکی خۆش لەگەڵمان بەسەرە بێت. لەگەڵمان بمێنەوە. تفضلوا يا عين اهلا وسهلا اهلا وسهلا بالغالي اهلا وسهلا بالحبايب كاتك میوانەکانم اهلا وسهلا باوەلیان دەکەین کە شوێنەکە گەشتیاریە پڕشتومەکێکە گەشتیار بەدڵێتی گوێم لە دەنگی ئەم بەڕێزە بوو کە ئاوها بۆ شێوەیەکە ئێستا خۆتان گوێتان لێیە باسی چەرەزاتەکانی کات و کۆمەڵی چەرەزات و میوەی و شکراوی هەیە. سلام علیکم. سڵاوت لێبێ تۆ چۆنی ئەحواڵت چۆنە؟ صوتك جذبني. دەنگی تۆ سەرنجی منی ڕاکێشە.
السوري بە شێوازی سووری و شامی قسەتە کرد. ئەمانە هاتوونەتە لای تۆ شتومەک بکڕن. خۆشەویستان بەخێر بێن. ئەوەی من بیزانم تۆ خەڵکی عێراق نیت. من خەڵکی شامم. تۆ خەڵکی شامیت. تۆش بەخێر بیت. بەخدا گەلی کوردستان باشترین گەل. من لە وڵاتێکی دیکەی عەرەبی بووم، بەڵام لەوێ ئاسوودە نەبووم. مامەڵەی خەڵک لەوێ باش نەبوو. ماوەی 5 ساڵ لە وڵاتە مامەوە، دواتر هاتمە کوردستانی عێراق. خەڵکەکەی لە زێر نایابترە. مامەڵەیان زۆر جوانە. با ئاداب و ڕێز و ئەخلاق مامەڵەی جوانن. گەلەکەی کەسی هەژاریان خۆش دەوێت. ئەو شتومەکانی ئێوە لە هەولێر و سلێمانیش هەن، بەڵام گوێم لە قسەکانت بوو بە دیالێکتێکی شامی کە بە شێوەزارێکی زۆر جوان وات ئەکرد کە تامی شتەکان جیاواز بکەیت. واتە وڵاتی کوردستان وڵاتی ئاسایش و سەقامگیریە، وڵاتی ئاداب و ڕێز و ئەخلاق و ڕەوشتی بەرزە. وردە بارانە بارێت، کەش و هەوایەکی ساردە بەس زۆر خۆشە. بەشێک لە ئەو گەشتیارانی کە لەگەڵمان بوون لێرە دانیشتون. حەزەکەن لەناو ئەم هەوا ساردە، لەناو ئەم کەشە ساردە یا لەنوەسەلەم بیکۆن سڵاتان لەبێت چۆنن؟ فەرمودانیشە تکای هەڵمەسە نامێت ئازیێت بکێشن. ئێوە چۆنن؟ بەخێر بێن. سەرەتا دەمێت بپرسم ئینشەڵڵا ئێوە ماندوونی؟ ئەسئەل نوما تەعبانین ئینشەڵڵا. الحەمدولله. سپاس بخوا. کاتێکی خۆشتان بەسەر بردوایە؟ الحەمدولله. مامۆستا دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم. دڵنیام ئەمە یەکەم جار نییە سەردانی کوردستان بکەیت. هەموو ساڵێک دێمە کوردستان. هەموو ساڵێک دێتە کوردستان؟ بە دیداری ئێوە و هاتنی ئێوە لەگەڵمان خۆشحاڵ بوو. یعنی جەیەتکم ویانە. سەلامەت بی. هیچ شتێک لێرە لە کوردستان هەیە کە سەرنجی تۆی ڕاکێشا بێت، چونکە تۆ دەڵێیت هەموو ساڵێک دێمە ئێرە. ئەمە واتای چیە گەێنێت؟ بەڵێ زۆر شت هەیە. یەکەم سروشتی کوردستان، دووەم ئاسایش و سەقامگیری لە کوردستان، سێم ئەو برایەتی لێرە هەیە. باسی و ئاسایش و سەقامگیریان بۆ بکە کە لێرە هەیە. چۆن دەتوانرێتەوە ئەزموونی کوردستان بگوازرێتەوە بۆ شوێنەکانی دیکە؟ ئینشاڵڵا ئێمە هیوامان وایە بەرپرسان ئەزموونی کوردستان بۆ تەواوی ناوچەکانی دیکەی عێراق بگوازنەوە. ئەزموونی ئابووری، پیشەسازی، ئەمنی و ئەزموونی کۆمەڵایەتی. ئێمە دەبینین چۆن پێش دەکەوێت و تا دێت گەورەتر و فراوانتر دەبێت. پێویستە ئەمە لە سەر هەموو عێراق بگشتێنرێت. سپاس بۆ خواواتە ئێستا تۆ دەفەرموویت و دەڵێیت هەر جارێک من بێم پێشکەوتنی نوێ دەبینم. هەر جارێک بێم جیاوازێکی گەورەتری پێوە دیارە، جیاوازێکی زۆر گەورەواشترە. تۆ ئەو جیاوازیە لەکوێ دەبینی؟ بنیادنانەوە دەبینم، ئاوادانکردنەوە دەبینم، ئەو پێشکەوتنە دەبینم کە لە کوردستان هەیە لە فێرکردن، تەندروستی، ئەمن و ئاسایش، شارەوانیەکان. ئەمە بۆ ئەو سەرکردایەتی دەگەڕێتەوە کە لە کوردستان هەیە، بۆ بەرپرسانی کوردستان دەگەڕێتەوە، بۆ ئەو کەسە ئیداریانە دەگەڕێتەوە کە بە ئاڕاستەی ڕاست و دروست کار دەکەن. سپاس بخوا. واحنا طبعا مرتاحين انتم جايين وتتونسون هنا وجو کەش و هەواکە چۆنە؟ ئاسانیە، خۆشە. هەندێک نمەباران هەیە بەڵام خۆشە. كلش فرحت حبيت زۆر دڵم خۆش بوو، حەزم کرد هەندێک لەگەڵ ئێوە بۆستم و دواتر بچمە لای برادەران لەو ئێوە پشو وەرگن. فەرمون. لەم چاوپێکەوتنەمان وەرن لەگەڵما دوو هاوژین لە گروپەکە لەگەڵمان کە بۆ مانگی هەنگوینی هاتوون. سڵاوتان لەبێت، هاوسەرگیریکی ئاسوودەتان بۆ خوازم. هەزار جار پیرۆستان بێ، ئینشەڵڵا بەخۆشی. ئەحمەدی برا، تۆ لە گروپەکە لەگەڵمانی. بەڵام برادەرانی گروپەکە گوتیان گەشتەکە ئێوە جیاوازترە، ئێوە بە مانگی هەنگوینی هاتوون. تۆ چه ئەزموونێکرد لە کوردستان بینی کە سەرنجی ڕاکێشایی وای لە تۆ کرد کە هەمیشە سەردانی کوردستان بکە، بە تایبەت لەم کاتێک کە مانگی هەنگوینیتە؟ لە ڕاستیدا خەڵکێکی شارستانی لێرە هەیە، خۆشەویستی زۆرمان بۆیان هەیە. وەک پێم گوتی خەڵکەکی زۆر باشە، یاساکانیان جوانن، سیستەمیان جوانە، ڕێگاوبان، سروش. تۆ باسی یاسا و سیستەمت کرد. چی لە یاسا و سیستەمە بینی؟ تۆ ئەو یاسا و سیستەمە بۆ چیە گەڕێنیتەوە؟ لە ڕاستیدا ئەمە بۆ گەلەکەی دەگەڕێتەوە.
من خۆشحاڵم بۆی کە خۆشترین ڕۆژەکانتان لێرە بەسەر دەبن. کوردستان لە یادگاریەکانتان دەمێنێتەوە. هەمیشە لە بەرامەکانم باس دەکەم، ئەم جارەش باز دەکەمەوە. تۆ هەرگیز ئەو مانگی هەنگوینیت لەبیر ناکەیت کە لە کوردستان بەسەرتان بردووە. منیش چاوپێکەوتنم لەگەڵ ئێوە ئەنجام داوە. من هیوای هەرچی خێر و خۆشیە بۆتان نەخوازم، هیوای تەندروستی و سەلامەتی. ئیشاڵڵا ئەگەر جارێکی دیکە هاتنەوە منداڵێکتان لەگەڵدا دەبینم. لە شنگلبانە کۆتایی بە گەشتی ئەم جارەی ئەزمموی کوردستان دەهێن. میوانەکانم ئەمەندە سروشتی ئێرەیان پێ جوانە، هەمویان خەریکی وێنەگرتنن و چێژ لە ئەم دیمەنانی کە لێرە هەیەوەری دەگرن. وەک بینیتان هەموو میوانەکان سەرسام بوون بەو سیستەمە جوانی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی پاک و خاوێنیەکەیەوە، لە ڕووی شەقامەکانیەوە، لە ڕووی ژینگەیەوە، لە هەموو ڕوویەکەوە بەدڵیان بوو. هیوادارم ئێوەش پرۆگرامی ئەمەتان بەدڵ بوو بێت ئەم جارە. تا گەشتێکی دیکە لە ئەزمموی کوردستان لەگەڵ خەڵکێکی دیکە کە نازانم هێشتا خەڵکی چ ناوچەیەکن و خەڵکی شارێکی خوار و ناوڕاستی عێراقن بەخواتان ئەسپێرم. هیوادارم کە هەمیشە لەش ساغ و تەندروست بن و ماڵاوە خواتان لەگەڵ.